دوای 72 سەعات لە دیداری باڤڵ جەلال تاڵەبانی لەگەڵ نوێنەری خوێندکارانی بەشێک لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێم، لیژنەی بەدواداچوون بۆ داواکاریەکانی خوێندکارانی خوێندنی باڵا لە هەڵەبجە دەست بەکار بوون. ئەمەش بووە جێگای دەستخۆشی سەرۆکی زانکۆی هەڵەبجە و خوێندکارانی زانکۆ و پەیمانگا و کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە. ناڕزایەتی خوێندکاران بەهۆی بوونی چەندین کێشە و کەموکوڕی لە بەشە ناوخۆیی و کۆلێژ کە ئەم کێشە و کەموکوڕیانە ئی ساڵانی پێشووە کەڵەکە بووە بەهۆی بڕینی بودجەی پێویستی بەشە ناوخۆیەکان و کۆلێژەکان لەلایەن حکوومەتەوە و بەسپاسەوە هەڤاڵ پاڤێڵ جەلال تاڵەبانی توانی بەزدی بێتە سەرخەت و کۆبوونەوە بکات لەگەڵ لێدەرەکان وە ئەمڕۆ لیژنەیەشی تایبەت هاتووە سەرجەم پێداویستەکان و کەموکوڕیەکان مەداوەتە دەستی و داواکاریشین لێیان کە بە زووترین کات ئەم کێشانە بۆ تەلەبە چارەسەرکەن و بەهۆی ئەوەی بارودۆخێکی و لەبار بۆ خوێندن دابین بکرێت. ئێمە لە دوێ ماوەی خۆپیشاندان و دەنگی ناڕازیمان بەڕێز کاک باڤێڵ تاڵەبانی لە ماوەیەکی کەم یعنی بانگی کردینە لای خۆی و تاوکو گوێمان لێ بگرێ بزانین ئێمە کێشەمان چییە، پێویستیمان چییە و بە خۆشحاڵیەوە زۆر باشگوێی لێگرتین لە هەمومان لە کاتێکی زۆر باشی بۆ داناین و ئێمەش لێ داواکاریەکانی خۆمان خستە بەردەم خۆی و بە نووسراویش پێشکەشمان کرد بەس بە خۆشحاڵیەوە لە ماوەیەکی زۆر کەمە هات بەدەم داواکاریەکانمانەوە و ئەمڕۆ دوای 3 ڕۆژ لە کۆبوونەوەکە لیژنەی خۆی نارتاوەکو و بە تەواوەتی هەموو پێویستیەکانمان بۆ دابین بکات. سەرۆکی زانکۆی هەڵەبجە پێی وایە هەوڵەکرداریەکانی باڤڵ جەلال تاڵەبانی سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە لە تەواوی ئازارەکانی خوێندکاران گەشتووە و دەشێوێت بەکرداری لە لابردنی ئاستەنگەکانی بەردەم پێشکەوتنی خوێندنی باڵا لە هەرێم ڕۆڵی کاریگەریە بێت. لە ڕاستیدا ئەمە جێی دەستخۆشیە بەدەمەوە هاتنی بەڕێز پاڤێڵ تاڵەبانی خۆی لە خۆیدا مانای ئەوەیە کە بەڕێزیان بە تەنگ کێشەی خوێندکارانەوەن بە تەنگ کێشەی گەنجانەوەن ئەوان خۆیان و گەنجان لە یەکجیاناکەنەوە خۆیان و خوێندکاران لە یەکجیاناکەنەوە ئێمە ئەم هەوڵە بەوە دەنرخێنین کە بێگومان جەنابیان خوێندکاران وەک سەرمایەیەکی گرنگی ئەم وڵاتە تەماشاکە. حکوومەتی هەرێم چەند ساڵێکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی زانکۆ و پەیمانگا و بەشە ناوخۆیەکانی خوێندکاران و دەرماڵەی خوێندن هیچ بودجەیەکی تەرخان نەکردووە. ئەمە شۆکار بۆ خوێندکاران بڕژێنە سەرشەقام و خۆپیشاندان ئەنجام بدەن. لای خۆیەوە باڤڵ جەلال تاڵەبانی لە ماوەیەکی کەمدا چەندیدارێکی جیاوازی لەگەڵ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ئەنجامدا بەڵێنی چارەسەرکردنی گرفتی بەشە ناوخۆیەکانی خوێندکاران و هۆڵەکانی زانکۆ و پەیمانگاکانی پێدان. ئێستاش بەکرداری ئەو بەڵێنەی بە خوێندکارانی دابوو خستوێتی ئابواری جێبەجێکردنەوە کار دەکات بۆ چارەسەرکردنی گرفتەکان. ئەمەش بووەتە جێگای خۆشحەڵی خوێندکارانی زانکۆ و پەیمانگا و کۆلێجی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.